ماشي زۆر هەڵە ئەدەن شێرکە پرۆفیسۆری ئەمریکی شارەزا ئێکسپێرت لە شارەزای بواری کۆریای باکوورە ئەم کابرا هەمووتان ئەناسن جۆن کین کە سەرۆکی نۆرت کۆریا کە هەموو ڕۆژێ ڕیسواکە لە تەلەڤیزۆنەکانە قسەی پێوتێ بە دیکتاتۆر با بزانین لەبەر چی وایە خۆمە ئێران نییە بۆ ئێستا ئێران و ئەوە چادەوریان گیرا سەیریکە با بزانین تاخۆ بۆچوونی خەڵکانێک چییە پێچەوانەی ئەو مێدیانەی کە دەرخواردمانەکەن ڕۆژان لە ماڵەکانی خۆمانە دەجاریانە کە بەخۆشمان نازانین بە هەمووشمان بە چاوەڕێی فیردەوسی عەلاکەین بەچی بەو فکرە دەجالیە بەو بیر بۆچوونە هەڵەیە بەو عەقیدە خوار و خێچیە لە کاتێکە نازانین هێشتا دەجال چییە چاوەڕێی محەممەدی مادیشەکەین سەیریکە بزانین چیاڵێ دیکتاتۆرە بچووکەکە سەیر Glauben Sie, dass Kim Jong-un verrückt ist? على پێ دوایە ئەمە پرۆفیسۆرێکی ئەمریکیەکەی ئەلە پێ دوایە کە پرسیاری دەکات لە پێ دوایە کە جۆن کین کابرایەکی دیکتاتۆر و شێتە بێگومان نەخێر یعنی زۆر هەستۆر بە تووڕەیەک یعنی Glauben Sie, dass Kim Jong-un verrückt ist? Of course not. Natürlich nicht. بێگومان نەخێر Sehr intelligent. ئەلێ زۆر زیرەکە سەیر ئەلێ زۆر زیرەکە Realist. شارەزا Pragmatisch. Und mit عاقڵ ژیر machiavellistischste Führer unserer Zeit. ئەلێ باشترین سەرکردی ئەو سەردەمەیە سوبحانەڵە چۆن یعنی زیرەکترین سەرکردی ئەو سەردەمەیە وڵای پێتان سەیرە ئەمە قسەی ئەمریکیە بە من باوەڕ مەکەن بەڵام بەو باوەڕ بکە باشە سەیر ئەلێ باشترین بۆ زیرەکترین سەرکردی زیرەکترین سەرکردی ئەم سەردەمێ بابزان Meister des Überlebens. ئەلێ زۆر چاک ئەزانی چۆن لە ژیاندا بمێنێتەوە یعنی تەسمیل نەبێت سەیرکە Er sah, was mit Staaten passierte, die Vereinigten Staaten und westlichen Ländern. ئەلێ ئەو ماز ناوچیە ئەندڕای لانکۆ نۆرت کۆری ئەکسپێرتە شارەزای بواری ئەمریکای باکووری کۆریە ئەلێ ئەوە دیتی کە چ بەسەر عێراق هات بەسەر ئەفغانستان هات بەسەر سوودان هات بۆیە ئەزانی تاکە ڕێگا بۆ مانەوە دروستکردنی چەکی ئەتۆمیە بۆیشە ئەمێنێت بۆیە تەسمیل نابێت ئەگەر تەسمیل بێت وەکو عێراق کۆمپانیاکان ئەمریکی بانکان دێن و دولارەکە دێتە وڵاتەکەیەوە بەڵام فسق و فەسادی و کوشتن و بڕین و خۆکوشتن و هەموو شت دەکرێت جێ دەستێوانەوە Bedroht er. سەیرکە Ich spreche von Libyen, لیبیا vom Irak, عێراق ئەفغانستان تالیبان I'm talking about. Er will nicht zu Ende. ئەلێ نایەوێت تەسمیل بێت Er hat verstanden, dass er ئەزانی تاکە ڕێگا بۆ مانەوە دروستکردنی قومبەلەی زەڕیە würde jemals ein Nordkorea angreifen, das im Besitz der Atombombe ist. باشە هەر تاکە ڕێگاش بۆمانەوەش ئەزانیت کە عەقڵی بە سیستەمەکەشێ نایەوێت تەسمیل بێت و ئەشبینی کە چ بەسەر وڵاتەکانی پێشە خۆی هاتن بۆیە تەسمیلیش نابێت ێ باشە خۆ عەلاقی بە ئێراندانی عەزیزان بۆیە وەڵڵاهی لە چوارچێوە سونەگەری و کوردگەریەکە و شیعەگەریەکە وەرنەدەرێ ێ باشە باسی نۆرت کۆریا ئەکات ێ ئەمە شیعەیە ئەمە سونەیە بەڕاستی یعنی ئەم بیرکردنەوە تەسچیە یعنی وای لە خەڵک کردووە کە ڕاستیەکان نەبینێت ڕاستیەکانیش نەبینێ یعنی وا لێهاتەوە کاڵێ ئافرەت ئەڵێن ئەمە فڵان حیزبە کاڵەی خوێنکار نانە ئەمە فڵانکە حیزبە کاڵەی قوتابی ئەمە فڵانکە حیزبە یعنی بەوشە چونکە عەقڵەکەی خۆی بەس ئەو ئەخوێنێتەوە ئیلا دەبی تۆ بڵێ قوتابی وەکو ئەو نەڵێ خوێندکار ئەویش نەڵێ ئافرەت بڵێ ژن یعنی ئەم خەڵکان وا عەقڵ تاس کردوتەوە لە وشەشە لێت ڕازی نییە نەک لە شتێکە کە شڕۆڤەیەکەی بە شێوەیەکی علمی سەردەمیانە زانستیانە تاریخی پێت قبوڵ ناکە لەبەر عەقڵەکەی وا بچوک بۆتەوە عەزیزان خۆشەویستان خۆ با لەو چارچێوە تەسچێ بێنە دەرێ با ئێمە لەسەر لەو سیستەمە دەجالیێت تێبگەین بزانین شەڕەکان لە چییە با باسی شتە بچووکەکان نەکەین شتە بچووکانی قسەی لەسەر دەکرێت بەڵام ئەمە شتە گەورەکەش لێ حاڵی نەبووینە ئینشاڵڵا ئەمانە ببێت بە بەڵگەی ڕوون و ئاشکرا بۆ ئەوەی کە بزانین شەڕەکان لە پێناویچێ و لە بەرچیە کە لە دەرسی داهاتوە ئینشاڵڵا زیاتر بۆتان ڕوونەکەمەوە بۆەوەی کە لە ململانەیەکان تێب بگەین ئێرە ئەمریکا و نیارەکانی زانیارەکان هەرچێ بێت شیعە بێت سونە بێت گوڕوب بێت حیزب بێت دەسەڵات سەرۆکێک بێتن بە سەیری ئینشاڵڵا باسەکەن دەرسی داهاتوە بزانین ئەدی فەنزوێلا بۆچی وایە ئەمە باسی ئێرانمان کرد باسی کۆریاشمان کرد بازن فەنزوێلا دی بۆ وایە خۆوانە شیعانینە سونەش نینە باشە ئینشاڵڵا خوای گەورە هیدایەت هەموو لاکمان بدات خوای گەورە بە چاوڕۆنیمان پێ بدات و لەسەر دینەکەی خۆی بمان هێڵێتەوە و لەسەر دینەکەی خۆیان بمان ژێنی و بمان مرێنی و لە ڕۆژی قیامەتیشە لەژێر سێبەری عەرشی خۆی حەشرمان بکات لەگەڵ پیاو باشانە لەگەڵ صدیقین لەگەڵ پێغەمبەرانە ئامین ئامین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه